کە نەوت دابەزی سوپاس بۆ خوا کە دابەزی. ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتەکانی هەرێم لە لەندەنی پایتەختی بەریتانیا لەسەر سکاڵای کۆمپانیایەکی نەوتی دادگایی کرا لەسەر سکاڵای کۆمپانیای دایناسیتی کە کۆمپانیایەکی بواری نەوت و غازی هەرێمی کوردستانە. دادگای بازرگانی لەندەن دانیشتنێکی بۆ دادگاییکردنی ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتەکانی هەرێم و یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری وزە بەڕێوە برد. سکاڵای کۆمپانیای دایناسیتی لە 14 ئابی 2019 لە لەندەن لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی تۆمار کراوە. داوای قەرەبووی 1 ملیار و 680 میلیۆن دۆلار دەکات. سکاڵاکەی دایناسیتی دوای ئەوە هاتووە کۆمپانیاکە بلۆکی نەوتی کوردەمیری لە ناحیەی سەنگا و بلۆکی نەوتی تۆپخانەی لە قەزای قەرەداغ لە کۆمپانیای نەوتی ڕیسپۆڵی ئیسپانی کڕیوەتەوە. بەڵام ئاشتی هەورامی ڕێگری دروست کردووە. بەپێی بەدواداچوونی ماڵپەڕی ئۆیل پرایس ئاشتی هەورامی بۆ ئاژۆکردنی ڕێکەوتنی نێوان دایناسیتی و ڕیسپۆڵی ئیسپانی داوای کردووە بڕێکپارە بە حکوومەتی هەرێم بدرێت و خۆشی لە 20 بۆ لە 30 قازانجی ڕێکەوتنەکەی پێ بدرێت. ڕۆژی هەینی یەکەمین دادبینی دادگای بازرگانی لەندەن بە شێوەی ئۆنلاین لەسەر سکاڵای کۆمپانیای دایناسیتی بەڕێوە چوو. ئاشتی هەورامی خۆی لە دانیشتنەکەدا ئامادە نەبوو. لە بریە و پارێزەرەکەی بە ناوی گراهام دینە بەشداری کرد. پارێزەری ئاشتی هەورامی داوای کردو دۆسەی سکاڵاکە لە لەندەنەوە بۆ دادگایەکی ناوخۆی هەرێمی کوردستان بگوازرێتەوە. بەو پێی ئاشتی هەورامی و سەرۆکی حکوومەت پارێزبەندیان هەیە، بەڵام داواکاریەکە ڕەت کراوەتەوە. دادگا بڕیاری داوە لە ماوەی مانگێکدا تیمی پارێزەرانی ئاشتی هەورامی و دایناسیتی دوو کەس وەک شایەت حاڵ بهێنن بۆ یەکلاییکردنەوەی ئەو پرسە. دوای 2 سەعات و 45 خولەک لە دانیشتنەکەی دادگا بڕیاردرا لە 8 دەی مانگی شوباتی 2021 جارێکی دیکە دادگایەکە بەڕێوە بچێتەوە. دادگاییکردنی ئاشتی هەورامی لەسەر سکاڵای کۆمپانیای دایناسیتی کە داوای 1 ملیار و 680 میلیۆن دۆلار دەکات لە کاتێکدا پێشتر لە ساڵی 2017 حکوومەتی هەرێم 2 ملیار و 200 میلیۆن دۆلاری بە کۆمپانیای دانەغازی ئیماراتی دۆڕاند. تاوەکو ئێستاش سکاڵای حکوومەتی هەرێم لەسەر دۆسیەی نەوتی هەرێم لە دادگای ناوبژیوانی پاریس یەکلان نەبووەتەوە کە داوای 26 میلیارد دۆلار قەرەبوو لە تورکیا دەکات چونکە ڕێگەی داوە نەوتی هەرێم بە خاکەکەیدا تێبپەڕێت.